سڵاو بەڕێزان ئەمڕۆ ڕێکخراوی داکۆک لە وڵاتی بەریتانیا لە شارەکانی لەندەن و بێرمیگام یادی شەهیدکردنی وەداد حسەینی کردەوە. شایانی باسەوە وەداد حسەین 7 ساڵ بەر لە ئێستا لە شاری دهۆک تیرۆر کرا. Unfortunately, after more than 30 years of ruling the country, this is what they have for the people: killing, torture, and taking the country's wealth. Hopefully, we will see the end of their dictatorship as soon as possible. وەکوی بینێنەوە هەموو گەنجە خێر لە دیوەی کوردستان هەڵهاتوون لە دەستی سیاسەتی یەکێت و پارتی و بەردەوامیش خەڵکەڵەتیە و هەمویان ئێستا لێرە کۆبوونەتەوە دژی ئەو سیستەمی دەسەڵاتی هەرێمی کوردستانن و دژیانن و نایەکسانی هەیە لە هەرێمی کوردستانە. هەموو گەنجان وەستاون و گشتیان دژی حکومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی یەکێتی و پارتین، کە سیاسەتی یەکێتی و پارتی 31 ساڵە خەڵک دەچەوسێنێتەوە و ئەمە واقعەکەیە کە ئێمە نیشانی ئەوەی بینەری دەدەین. زیاتر لە 30 ساڵ حکومڕانی بنەماڵی پارتی و بنەماڵی بارزانی و تاڵەبانی هەر لە کوشتنی ویداد حوسێنەوە، هەر لە کوشتنی کاوەگەرمیانی، هەر لە کوشتنی سەردەشتمانەوە ئەمانە چۆکی بەسەر جەم ڕۆژنامەنووسانداندا بەردەوامن، چ لە کوردستان و چ لە دەرەوەی وڵات. کۆڵ نادەین تاکو مافی هەمویان وەرەگرینەوە. شهيد وضعت حسين ومدير على وضعت حسين وكاوغرمياني وسادش عثمان وسوراني ماما حما وماما ستاوشيا وشكري زين الدين وفريشتين وجان همو أوغنزا آزادي خوازانا ما يادي عند كينوا يادي أواني بذكينه وبو حتى وروبيتسون يادي من على كان مانوسون يادي فومانو يأبونا كان وهذا كان ما دكينوا حتى مردم يادي أو شهيدي قلم دكينوا وحكومتي عراق وحكومتي كردستان وباقي شديد وصوا دكين. چالاکوانێکی سیاسی بەردەوام کرد لە هاتکردنەوەی شەهید ویداد حوسێن لەلایەن دەستێکی ڕەشەی پارتی دیموکراتی کوردستانەوە و ئێمەوە لێرەوە پشتگیری هەموو ڕۆژنامەنووسان و ئازادیخوازان لەسەر جەم کوردستان دەکەین بەبێ جیاوازی. هیوادارین کۆمەڵگەی نۆدەوڵەتیش پشتگیر بێت لە ڕۆژنامەنووسان بە دیموکراسی و ئازادی ڕادەبڕین لە هەرێمی کوردستان. چه بارزانی پێ باشە، چه بارزانی پێ باشە، دیارە نازانێت جاشە، دیارە نازانێت جاشە، چه بارزانی پێ باشە، چه بارزانی پێ باشە، دیارە نازانێت جاشە، دیارە نازانێت جاشە. ئەمڕۆ حەساڵتەیە بەڕێ بەسەر کۆچی دوایی شەهیدی قەڵەم وەداد حوسێن کە لە کوردستان بەدەستی دەسەڵاتدارانی یەکێتی و پارتی شەهید کرا. لێرن ئێمەش لەگەڵ کۆمەڵی ڕێکخراوی داکۆک بۆ بەرزڕاکردنی ئەم یادە و بەرزڕاکردنی شەهیدەکانمان بەردەوامی لەگەڵ ڕێکخراوی داکۆک و پشتگیری خۆمان بۆ کورد و کوردستان ڕاگەین و بەردەوام. کاک عەزیز من وەکو دەستەی دامەزرێنانە ڕێکخراوی سیانسەی هەشتی کۆبوونەوە بۆ یادکردنەوەی 7 ساڵەی شەهیدکردنی شەهید ویداد لە بەردەستی هەردوو حیزب بنەماڵەیەکی پارتی دوو بنەماڵەیە کە لە هەرێمی کوردستانان وەکو دوو کۆمپانیا هیچ فەرقێکیان نییە لەگەڵ بەچەکانی سەدامە و ئێمە ئەمانەوێت ئەم کەیسە دانەخراوە بێ و ئەمانەوێت بکەرانی ئەم کردەوە تیرۆریستیە بدرێنە دادگا. درود بۆ گیانی پاکی شەهید کوردانی تاراوگا کۆبوونەتەوانێت لە شاری بێرمیگام داواکارین ڕۆژنامەنووسەکانی کەش ئازاد بکرێن. ئەمە هەمینە حەقیە بەرامبەر ڕۆژنامەنووس ئەکرێ و ناکرێ ئەمان حەزیان بە قەڵەم نییە ئەبێ کۆیلە بین. ئێمەش کۆیلایەتی قبول ناکەین. زۆر سپاس. زۆر سپاسانەکەی بۆ میادە سپاسی ڕێکخراوی داکۆک و سەرجەم ئازادیخوازان و چالاکوانی سیاسی و چالاکوانی مەدەنی و نووسەران و ڕۆشنبیران و ئەکادیمیان کە ئێمڕۆ کۆبوونەتەوە لێرە. ئەم یادە بەرز ئەرەبێنین چکاوکو کە هۆکاری تیرۆریستکردنی ئەم ڕۆژنامەنووس و چالاکوانی سیاسی وە نووسەرانە هۆکاری وەیە کە نووسینیان لەسەر نووسینیان لە بیرۆڕای ئازادی ئەوە نووسینیان لەسەر ئەنگەندەڵی و ئەدای حکوومەتە و هیوادارین ئەم بردبوونەوانە بەردەوام بێ و ئەمە دەرخێری و ڕاستەیە کە خەڵکیشی بە پەرۆژەی ئیمڕۆ داکۆچی سەخت دەکات لە ئازادی ڕادەربردن و ئازادی نووسین هەم بە نووسینی ئەلکترۆنی هەم نووسین لە ڕۆژنامە و گۆڤارەکانە و دووبارە دەستخۆشی لە ڕێکخراوی داکۆک و سەرجەم ئەو ڕێکخراوانە ئاکەین کە پەرۆشن بۆ پرسی هاوڵاتی و پەرۆشن بۆ پرسی ئازادی ڕادەربردن و پەرۆشن بۆ پرسی دموکراسی وانش ڕێکخراوی داکۆک بۆ ماف و ئازادی یادی شەهیدی قەڵەم
ویداد حوسێنمان کردەوە لە شاری بێرمیگام و لە شاری لندن. بەناوی خی گەورە بەخشندە و میهرەبان ئەوڕۆ لە ساڵیادی شەهید وداد حوسێن کە 7 ساڵ بەسەر شەهید بووین تێدەپەڕێت ئەوڕۆ بە کۆمەڵ کوردانی تاراوگە لە شاری بێرمیگام. هیوادارم ڕۆژنامەنووس قەتڵ نەکرێت. هیواخوازم شێروان شێروانیش ئازاد بکرێت کە ببێت تاوانی لە زیندان کرا و حکومەکەی بۆ نوێکراوەتەوە. ئێمە ئەوڕۆ وەک کوردانی باشووری کوردستان بۆ یادی شەهیدکردنی ویداد حوسێن لە شاری بێرمینگام کۆبوونەیەکمان ئەنجامدا، دژی یەکێتی و پارتی و گەندەڵەکانی کوردستان.